دینە سەر بابەتێکی دیکە کە میوانێکیشمان لەگەڵە بێت سەر بابەتەکەمان ئەویش بەشداربوونی کۆمەڵە گەنجە یاخود بەشداربوونی گەنجانی کووردە لە کۆڕبەندی ئاشتی لە ئەنتالیا و فارس مەحموود کە یەکێک بۆ لە بەشداربووانی ئەو کۆڕبەندە لەگەڵمان میوانە بەخێرهاتن تەکەین کاک فارس بەخێر بێ سەرچاوان با بزانین کۆڕبەندی ئاشتی لە ئیتالیا خۆی مەبەست لی چیە گرنگیەکەی چی وە بکەمە باسی کۆڕبەندەکەمان بۆ بکەیت. زۆر سپاس بۆم دەرفەتە کۆڕبەندی ئاشتی جیهانیە ئەمساڵ لە تورکیا کرا لە شاری ئەنتالیا لە کۆڕبەندەکە لە 16 مانگەوە دەستی پێ کرد تاوەکو 19 بەردەوام بوو 3 ڕۆژ بەردەوام کۆڕبەندەکە لەم کۆڕبەندەدا نزیکەی 60 تا 7 وڵات بەشداری کۆنفرانسەکە بوون باڵین هەرێکە لە وڵاتێکی جیاواز باش ئەم کۆڕبەندە هەموو ساڵ لە هەر لە ئەنتالیا ئەنجامەدرێت یاخود هەر ساڵ لە شوێنێکەوە ئەمە چەندەم جاریشانەوە بەشدارە بن مەرج نییە لە تورکیا بێ خۆم دوو جارێککە لە تورکیا بەشدار بوومە جاری پێشتریش لە وڵاتی مالیزیە بەشدار بووم بەڵام ئەم جارە لە ئەنتالیا بوو جاری پێشتر شارکردمە لە ئیستانبول بوو. باشە شێوازی بەشداربوونتان چۆن بوو لە چ ڕێگەیەکەوە جەنابەت بەشدار بووی؟ عادەتەن مانگێک پێش با بڵێن دەستپێکردنی کۆنفرانسەکە لینکێک دادرێتن ئەم لینکە هەر کەسێک ئەتوانی ئەنی ئارەزووی بەشداریکردنی تێدا بێتن دەتوانی ئەم لینکە پڕ بکاتەوە اینجا دواتر کە قبول کرای لە ڕێ ئەپلیکیشنێکەوە مقابلا دەکرێت کە قبول کرای لە مقابلەکەش ئەو کاتێ با بڵێن مەسجێکت بۆ دێتن ڕۆژ و کات و ئەجندای کۆنفرانسەکەت بۆ دیارەکە مەرجەکانی چین کە جەنابەت قبول کرایتیایە وەکو مەرجەکان حتممە بێ ئەزمموی ڕێکخراوەی تێبێتن لەسەر بابەتەکان بابەتی جێندەرە بابەتی پەروەردەیە لەسەر بابەتی زیاتر لەسەر بابەتی ئاشتی پێکەوەژیان بوو کۆنفرانسەکان عادەتەن و حتممە نەبێت زمانیش بزانێت چونکە لەوێ ئەگەر زمان نەزانی تۆ ناتوانانی بەشداربی کە هیچ تێنەگەی ویش نەتوانانی قسە بکەی باشە کاتە جەنابەت بە چ بابەتێک بەشداریت کرد بۆی کە کورد بناسیێنی ئێمە وەکو تیمی کوردستان ئەم جارە زۆر بووین تۆزێک نزیکی 10 کەس بووین بەشدار بووین لەم 10 کەسە دیراسات دەکرێتن لە نێو خۆمان کەسێکە لە بژێرین با بڵێن ینی ناقەشە لەسەر بابەتێک بکاتن بابەتەکەی وەکو کورد برادەرەکەمان باسی بزنسی کرد چۆنێتی بزنسی بچووک ینی بابەتێکی ترشمانە بوو لەسەر بابەتی ئاشتی و پێکەوەژیان ئەو سەقامگیریەکە لە کوردستان بەرپایستا بێگومان ئەو ئەمەش یەکێکە لە ئەو ئایکۆنانەی کە کوردستان ئاناسێنێت ئەو ئاشتی پێکەوەژیانی کە لە کوردستان هەیە جا لە نێوان ئەو دەکەسە تەنیا یەک کەستان لە ناو کۆڕبەندەکە لە کاتی گفتوگۆکان و لە کاتی پرۆگرامەکانی ناو کۆڕبەندەکە بەشدارە بێ یا هەر یەکێکتان بە بابەتێک بەشدارە بن تو ناتوانانی لەبەرەوەی کەسەکانمان زۆر نزیکەی 6 وڵات ئەنی کاتی دەوێت بۆیە لە هەر وڵاتێکە نەفرێک دوو نەفەر دەستنیشان دەکرێتن لەسەر بابەتی قسەکات باشە لە نەتەوەی جیاوازیش بێگومان هەر وڵاتە و نەتەوەی جیاواز لە عێراقات ئێوەکو نەتەوەی کورد و عەرەبیشی تێدا بوو یاخود ئێوە بە نوێنەرایەتی هەموو بەشدار بوون بەڵێ عەرەبیش تێدایە و کوردیش تێدایە و لە وڵاتی جیاوازیش تێدایە و لە ئاینی جیاوازش تێدایە ینی هەموو ڕێگەزەکان هەموو وڵاتەکان هەموو ڕوخسارێکی جیاواز هەموو کەلچەرێکی جیاواز و کۆڕبەندە بەشدارە زۆر چاکە کاک فارس ئەوەی کە کورد دەناسێنێت لە زۆربەی کۆڕبەندە جیهانیەکان و ئەو شوێنانەی کە زۆربەی نەتەوەکانیان وڵاتانی جیهانتیا بەشدارەکان فستیڤالێک بێت کۆڕبەندێک بێت بابەتی کورد زۆر جیاوازە دایمە بە جلوبەرگی کوردی دەناسرێنەوە یاخود بە هەندێک و کولتورە تایبەتانی کە کورد هەیەی ئێوە لەوێ هەستان کرد کە چ شتێک ئێوە زیاتر ئەناسێنێت و ئەوە نیە دواتر کرد لە کۆڕبەندەکە تەواوی کۆمەڵک بەیەکەوە کۆبنەوە چ شتێک سەرنجیوانی ڕاکێشە تایبەت جلەکە مانجلێکی کللتوریە ئەن بۆن شتێکی سەرنجڕاکەش بوو هەرچەندە عادەتەن کۆڕبەندەکەی کۆتا ڕۆژوکە هەموو کۆڕبەندێک ڕۆژی کەلچرە ینی شتە دابوونەرەتیەکان بە تایبەت بار وڵاتێک ئێمەش جلی کوردی و حتممە بە ئاڵای کوردستانی شۆ بەشدار بووین ڕاستە ئێمە وەکو لە پرۆتۆکۆلی وەکو بابلین وەکو وڵات نین بەڵام ئێمە باسمان کردووە کە ئێمەش هەرێمێکی سەربەخۆین ینی خاوەنی حکوومەتین خاوەنی پەرلەمانین خاوەنی هێزین قوربانیمان داوە ئەنێ شتانانم بۆ باس دەکەن کۆڕبەندەکەدا باشە خانمانتان لەگەڵا بەشدار بوون لە ناو بەشداربەکان هەمووتان لە ڕەگەزی نێربوون یاخود کچانیشتان لەگەڵا بوو ئێمە بابەت یەکسانی جێندەرمانێ ئەبێ ئەوانش لەگەڵ باشە کاتە لە هەردوو لە بەشدار بوون
جا ئەوەی کە گرنگە ئێوە کۆمەڵەشت باسەکەن و ئەوەی کە وەریشی ئەگرن هەر گرنگەکەی هێنەوە بۆ کوردستان ئەوەی کە پێچان گرنگ بوو پێچان باش بوو کە لە کوردستانە ئەبێ کاری لەسەر کرێت چی بوو کە جەختی بخەنە سەر و وەکو خاڵێکی ئەرێنی لەگە خۆتانە بهێنەوە یەکێک لە بابەتە گرنگەکان بابەتی ژینگەیە ئێمە ئەمانەوێ لە بەرنامەدا ئینشاءڵڵا چەند پرۆژەیەکی ژینگەی ینی دەست پێ بکەین لەسەر بابەتی سەوزایی و ئەو پیساییەکە ئێستا لە ڕووی کۆمپانیا و ئەو شتانەوە بابەتی ژینگەی بابەتێکی گرنگە لای ئێمە بابەتی دووەم بابەتی پێکۆژیانە تۆ لە کوردستان ئەگەر سیرکەی ئێمە بە نمونە پارێزگای دۆک دەهێنینەوە یانی لە قەزایەکی وەکو شێخان چەند ئاینێکی جیاواز چەند نەتەوەیەکی جیاواز هەرێ مسلمانە ئێزدیە مەسیحیە کووردە عەرەبەکە شەبەکە یەزیدیە ئەنی هەموو پێکاتەکان بابەتی ژینگەی بابەتی پێکۆژیان بۆ ئێمە زۆر زۆر گرنگە ئەم لێ باسمان کرد ئەم لە گفتوگۆ لەگەڵ وڵاتانی ترش باس کرا باشە لە هەر بەشداربوونتان وەک بەڕێزت باست کرد ئەمە یەکەم جار نییە کە بەشدارە بن ساڵانی پێشتیش بەشدار بوونە جیاوازی ئەم ساڵ لەگەڵ ساڵانی ترچی بۆ وەکو ئەزمون بۆ ئێوە کە بۆ کوردستانی بهێننەوە یا وەکو ئەوەی کە زیاتر ئێوە خۆتان بە دەرەوە بناسێنن وڵا ئێمە هەرجارە تو لە هەر کۆنفرانسێکە لە هەر کۆربندێک بەشدارەبی حتمما شتی نوێ وەردەگری ئەنی کە دیراسات و مناقەشات دەکرێتن لە ڕێی گروپەوە لە کۆربندەکەدا گروپ دروست دەکرێتن مناقەشات دەکرێت حتمما شتی نوێشەیە ئێمە شتی خۆمان بەوان دەدەین ئەوان شتی خۆیان بە ئێمە دەدەن ئێمە لە بەرنامەدان ئەو کۆنفرانسانی کە لە دەرەوە دەکرێتن کە ئێمە وەکو چۆن لە ئێستاکە لە وڵاتانەدا بەشداربین لە بەرنامەی لەگەڵ حکوومەتی هەرێمە هیوادارین جوابێکی ئەرێنیمان پێ بدەن دەمانەیەم کۆربەندانە بینە کوردستان هێنی نزیکەی نوێنەری 60 وڵات بانگشتی کوردستان بکەین لە کوردستان ئەم جۆرە کۆنفرانسانە بکرێتن شتێکی زۆر مهمە ئێمە ئەو ئاشتی و ئەو ئارامی لە کوردستانە بەڕووی نوێنەری ئەو وڵاتانە بناسیێنی کوردستان پێیان بناسیێنین چونکە لەو کۆربەندا کە مناقەشاتمانە کرد زۆربیان هەندێکیان معلوماتیان هەبوو لەسەر کوردستان بەڵام بە شێوەیەکی گشتی نازانی کوردستان لە کوێ چۆنەوە حتمما ئێمەشکە ئەمە لە ئەم ساڵە یامە بەسەر لە ساڵانی ترە و ئەم ساڵ وردە وردە ئاشنایەتی زیاتریان بە کورد هەیە چونکە ئەوەی کە ئەیبینین زۆری بەشداریکردنی گەنجانمانە لە کۆنفرانسە جیاوازەکان تەنانەت لە ئەو یاریانی کە یاریە نێودوڵەتەکانە چ پاڵەوانەتی وەرزشەکان بێت چ هونەریەکان بێت بۆیە ساڵ بە ساڵ زیاتر کورد ئەناسرێت ئێوە هەستان کردووە کە لەو کاتۆ کە بەشدارن تاوەکو ئێستا ئەگەر پێشتر لە 150 کوردی بناسیە لە ناو کۆنفرانسێکایان لە ناو کۆربەندێکە ئێستا ڕێژەکە زیاتری کردووە ئایا ئەو شتە چۆن لەم سەکەن ئێوە بەڵێ ئێمە ئەنی کە جارانی پێشووتر دەچین وەکو ئەم جارە نەبم جارانی زۆرێک کە باڵێن ناقەشاتمانەکریان قسەمانە کرد هەندێکی مەحلوماتیان هەبوو لەسەر کوردستان کە با بڵێن کوردستان و پێشمەرگە و ینی ئاڵای ئێمە و دانی کە هەندێک لە هەندێکیان ناسرااو بوو بەڵام هەندێکی ترشیان ناسراونەوە لەبەرەوەی هەندێکیان ئەزمموی ڕێکخراویان کەم بوو ئەنی کە بەڵام هەندێکی تریان کە جارانی پێشتر لە کۆنفرانسەکانی پێشووتر لەگەڵ ئێمە بەشدار بوون ینی مەحلوماتێکی تاویان لەسەر کوردستانە بوو توانیوتانە لینک لەگەڵ کام وڵاتانە دروست بکەن لەگەڵ گەنجانی وڵاتانی کە هاتوون هەستان کرد کولتوری کورد لەگەڵ کامیانە زۆر نزیکترە و توانیوتانە پردێکی پەیوەندی دروستکەن لە نێوان خۆتان وڵات کۆنتاکتێکمان لەگەڵ نوێنەری هەموو وڵاتەکان زۆر باشە وڵاتی کازاخستان بوو وڵاتی پاکستان بوو ئەرمەنستان بوو ئەلمانیا بوو فەرەنسا بوو بەلجیکیا بوو بریتانیا بوو ئەمریکا بوو هەموو وڵاتەکان بەشدار نەکەلێمە زۆر چاکە ئەنجدای کارکردنی کۆربەندەکە لەو ماوەی سێ ڕۆژە بە چ شێوەیەگە بێت کامیەک لە ڕۆژەکان پڕ چالاکترین بوو کە ئێوە ماندوو بنتیایە و چۆنەڵێ کۆشتێکی زۆر بکەن بۆی کە باشترین بخەنە ڕوو ڕۆژێکەمی کۆربەندەکە کاتژمێر 6 ئێوارە دەستی پێ کرد لەبەرەوەی کە بەیانی زوو هەندێک لە میوانانی کە هاتبوون تۆزێک ڕەنگە ماندوو بوون هیلاک بن ئێوارە دەستمان پێ کرد کاتژمێر 6 تاوەکو 8 ئێوارە دەستی پێ کرد لەسەر بابەتی ئەو شەڕ و کوشتارێکە لە نێوان وڵاتی ڕوسیا و ئوکرانیا ڕوویداوە مناقەشاتێک و دیراساتێک لەسەر بابەتەکرا ڕۆژی دوێمی کۆنفرانسەکەش کۆربەندەکەش هەفوو لەسەر بابەتی کەلچەرە لەسەر مێژووی هەموو وڵاتەکانە هەر وڵاتێک باسی مێژوو خۆیان کاتن باسی وڵاتی خۆی دەکاتن ڕۆژی سێمیش لەسەر هەندێک بابەتی وەکو جێندەر و بابەتی بزنس مناقەشات دەکرێتن ئینجا کۆتا ڕۆژی کۆربەندەکە گەشتێک لە نێو هەر وڵاتێک دەکەن کە ئێمە بووی دەچین
کەواتە ئێوە بەتەنیا نەچوونە بۆ ناساندنی کللتوری کوردی و بەشدار بن وەکو گەنجێکی کورد کە تەنیا لەوێ وەکو ناساندنێ بەڵکو باس دووجارە باس لە بزنس ئەەکەیت کە باستان لە هەر پرۆگرامی ئەو کۆربەندە بۆ شێوەیە کە باس لە بزنسی شاتوانی بکەیت کاتەمە جۆرێکی دیکەیە بۆ وەبەرهێنان لە کوردستان بە هێزی کار بێت یاخود بۆ شتانی کە لە کوردستانی ئەو شتێکە لەبارەی بزنسەوە بوو باستان کرد چی بوو کە سوود بە کوردستانەگەێنێت لەسەر بابەتی بزنس ینی ئەو برادرەمان کە بابڵین بابەتەکە لەسەر بابەتی بزنس بوو چۆنیەتی بزنسکردن چۆن نتوانێت بزنسی بچوک بکەیت لەگەل هەر وڵاتێک بێت لەگەل هەر شخصێک بێت لەگەل هەر شوێن و هەر جاتێک بتن خۆتان نمونەیەکی لەو شێوێتان هەبووە کە بزنسی بچووکتان کردبێت و لێ باستان کرد بەوەکو نمونە یاخود تەنیا بەس باسی بیرۆکەیەک بووە کە کردوتانە ناو برادرەمان خۆی پرۆگرام مەنیجەرە لەسەر بابەتی بزنس ینی معلوماتێکی تاوتاویە بۆ خۆی ینی با بڵێ مدربی بزنسە و برادرەمە کە مناقەشەی لەسەر بابەتە کرد زۆر چاکە باسی ئەوە شت کرد کە سەردانێکی ئەو وڵاتانە ئەکەن کە ئەو بەشداربووانە بە چ شێوەیەکەوەیە ینی چۆن باسیەوەت کردوتت دواتر لە کۆتاییە ئاشنابوونێک بۆ وڵاتانەی کە لەوێ بەشدارن بە چ شێوێک ئاشنابوون لەگەڵیان بۆکو گروپ ئێمە سەردانی ئەو شوێنانە کە شوێنە گەشتیاریەکان و شوێنە کللتوریەکان لە هەر وڵاتێکە ئەمجارێکە لە مالیزیا بووین چەند شوێنێکی گرنگی مالیزیا بوو سەردانمان کردن ئەمجارێکە لە تورکیا لە شاری ئەنتالیا سەردانێکی چەند شوێنێکی با بڵێن کۆن و شوێنی گەشتیاریەکان و ینی شوێنێکی شوێنە تایبەتیەکانمان کرد زۆر باشە باسی ئەوە شت کرد کە لە پرۆژەتانە ئەم کۆربەندە بهێننە هەرێمی کوردستانەوە پێتان وایە ئەمە ئاستەنگی زۆرتان بۆ دروست ئەبێت یاخود بێگومان هەر کارێک کێشە و ئاریشەی خۆی هەیە ئەوەی کە ئێستا دەستان بۆ کارەکە نەبردو بەڵام بیرۆکەیە بەڵام پێتان وایە کە تا چەند دەتوانن سەرکەوتوو بن و کۆربەندە بێنن وڵی ئەگەر تۆمە بەستی شێک بێتن وازەمیستی شێک قورس نییە بەڵام کاتیە بێتن ئێمە پرۆپۆزیالەکەمان ئامادەیە بۆیە لە ڕێی بەرنامەی جەنابتی وادارین سەرۆکایەتی حکوومەت لە خەت بێ لەگەلمان چونکە ئەو بابەتێکی بەڕاستی گرنگە تۆ نوێنەری هەشتا وڵات بانگشتی کوردستان بکەی تۆ ببیتە وڵاتێک کە خانشتێکی بانگشتیان بچوک نییە ئەمە ڕاستە کارێکی قورسیاوێتن بەڵام هیچ شتێکیش مەحال نییە بۆیە ئێمە لە ڕێی جەنابتان و داوا دەکەین لە سەرۆکایەتی حکوومەت و لە سەرۆکایەتی هەرێم هاری کار بن لەگەل ئێمە ڕەنگە شتێکی شمادی نەبێتن ڕەنگە بەلایانی معنەویە لەگەل ئێمە بەشدار بن ئەتوانین کۆنفرانسە بینی کوردستان ئەیکەینە لە با بڵێن ناونیشانی کۆنفرانسەکەیکەینە کوردستان پیس فۆڕم ینی کۆربەندی ئاشتی کوردستان باشە ئەمانەی بکەینە ینی بەرنمەیەکی ساڵانە بکرێتن کاتە هەنگاوی باشتان بۆنەوە هەر لێستا ناوتان بۆ داناوە ینی هەنگاوی وڵا پرۆپۆزەلەکەمان ئامادە کردووە بەڵام وەکو بەژێ نابتم گوت حتمما ئێمەش پاڵ پشتیمانەوێت لایەنە حکوومەت و هاری کار بێ لەگەڵ ئێمە بێگومان هەمیشە حکوومەتی یاریمی کوردستان باشترین هەلەکانی ڕەخساندەوە بۆ ناساندنی کوردستان بەوەی کە زۆربەی نەتەوەکان لێرە ئەژین وەک باسیشم کرد ئایکۆنێکی ئەوەی کە بڵین کوردستان جیا ئاکاتەوە لە شوێنەکانی دیکە لە ناوچاوەکە ئەوەیە کە کوردستان شوێنی ئاشتی و پێکەوە ژیانە سپاس دەکەین فارس محمود بەشداربووی کۆربەندی ئاشتی لە ئەنتالیا لەگەڵ هەبوو دەمەوێت لێرە سوپاسی کاک حاجی دلدار بکەم خاوەنی گروپی کۆمپانیەکانی ئەتلەس کە لە زۆربەی کۆربەندەکان ئەنیە هاوکارێکی باشی ئێمە سوپاسی جەنابیان دەکەین سپاس زۆر سپاس پێ باش سەلام سپاس